تورکیا لە دوای ئاگرەکە دووەم گورجی ئابووری بەردەکەوێت. ئاو ئاگر وەک دوانی ماڵوێرانکار بەربوونەتە گیانی ئابووری ئەو وڵاتە و وردە لە ڕێگەوە ئابووریەکەی هەڵدەتەکێنن. هێشتا کڵپەی ئاگرەکەی تورکیا لە پارێزگاکانی باشووری ئەو وڵاتەدا نەمرکاوەتەوە. لافاوێکی بەهێز پارێزگاکانی باکووری گرتووەتەوە و بەر هەر شوێنێک دەکەوێت ڕای دەماڵێت و وێرانکاریەک بەرپا دەکات. بە هەمان شێوەی ئاگرەکە ماوەی 2 هەفتەی ڕابردوو لافاوەکە بە گورزێکی تری کوشندا لە ئابووری تورکیا دادەنرێت. بەو پێی ئەو شوێنانەی لافاوەکە گرتوێتەوە تەواوی چای تورکیا و لە 180 بوندەقی جیهانی تێدا بەرهەم دەهێنرێت. 5 ڕۆژە لافاوێکی بەهێز ناوچەکانی ڕۆژئاوای دەریای ڕەشی باکووری تورکیای گرتووەتەوە. بەرپرسانی حکوومەتی تورکیا بە لافاوی مێژووی ناوی دەبن. بەو هۆیەوە بەپێی ئەمارەکانی حکوومەت زیاتر لە 7 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. بەڵام لایەنە ئۆپۆزیسیۆنەکان باسی گیانە دەستدانی نزیکەی 300 کەس دەکەن. دوای ئەوەی ڕۆژی 28 تەمموز ئاگرێک پارێزگاکانی باشووری تورکیای گرتەوە و تا ئێستاش بەردەوامە. لە ڕۆژی 11 ئەم مانگەشەوە لافاوێکی بەهێز پارێزگاکانی باکووری تورکیای گرتەوە و زیانێکی گەورەی ماڵی و گیانی بەناوچەکە گەیاندووە. بە جۆرێک واوێ نادەکرێت کە تەواوکەری ئاگرەکە بێت و ئەوەی ئاگرەکە فریان نەکەوت بە تورکیای بکات ئەم لافاوە بیکات. لافاوەکە بەهۆی کردنەوەی دەرگای دەرچوونی ئاوی یەکێک لە بەنداوەکانی باکووری تورکیا دروست بوو و هەرێک لە پارێزگاکانی سینۆپ و قەرەبووک و بارتن و قەستەمونێ گرتووەتەوە. لەگەڵ ئەوەشدا بارانێکی بەخۆر ناوچەکەی گرتووەتەوە. واتە هەم لە زەویەوە لافا و هەم لە ئاسمانەوە بارانی بەخۆر تەنگیان بەو پارێزگایانە هەڵچنیوە کە کەوتونەتە ئەو ناوچەیەوە. هەرچەندە ئەو ناوچە باکووری تورکیا لە 4 وەرزەی ساڵدا باران تێدا بەردەوامە. لە 5 ڕۆژی ڕابردووی لافاوەکەدا بەپێی ئاماری دەستگا فەرمیەکان زیاتر لە 7 هاوڵاتی گیانیان لەدەستدا و 284 گوند و شارەچکە و گەڕەکی شارەکان کارەبەیان بڕدراوە. تا ئێستا زۆرێک گەڕک و گوند چۆڵ کراون و دەیان بیناویەکی نیشتەجێبوون خاپور بوون و سەدان ئۆتۆمبیل لە نێو شەپۆلی لافاوەکە داون بوون. لافاوەکە ڕوو لە هەر شوێنێک دەکات کارەساتی بەدۆدادێت. بە شێوەیەک تا ئێستا بەهۆی لافاوەکەوە لە چەند شوێنێک هەرەسی شاخ دروست بوو لەو 4 پارێزگایەدا بە سەدان جێگا و ڕێگە و ئۆتۆمبیل لە ناوچوون. میدیاکانی تورکیا و ئۆپۆزیسیۆنی تورکیا بەرپەرچی ئامار و ڕاگەیاندراوەکانی حکوومەت دەدەنەوە و بەناڕاست ناوی دەبەن و دەڵێن ئامارەکە زۆر زیاترە. مستەفا چقورقۆڵ سەرۆکی پارتی سەعادەت لە ناوچەی قەستەمون و بۆسقورتە کە زیانی گەوری بەرکەوتووە دەڵێت بەپێی بەدۆداچوونەکانمان تەنها لە بۆسقورت 250 تا 300 هاوڵاتی گیانی لەدەستدا و لافاو تاقاتی سێ باڵەخانەکانی گرتووە و ئاماری گیان لەدەستدان زۆر لەوە زیاترە کە حکوومەت بڵاوی دەکاتەوە. هەروەها ئەنگین ئاڵتای پەرلەمانتاری جەهەپا کە ئێستا لە ناوچەی لافاوەکەیە دەڵێت تا ئێستا 129 کەس سەردانی حکوومەتی کردووە کە کەسوکاریان هوند بووە و لای ڕووبارەکان بەدەیان تەرم کۆ دەکرێتەوە کە بەهۆی لافاوەکەوە خنکاون. لافاوەکە بە شێوەیەکە بەرپرسانی تورکیا بە مێژووی ناوی دەبن. بە وتەی سلێمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا لە مێژووی تورکیادا لافاوی بەو شێوەیە ڕووی نەداوە و نەبووە. دروستکردنی سەدان بەندا و لە باکووری تورکیا بەبێ ڕەچاوکردنی کات و دانانی پلانی استراتیژی ناڕزای پسپۆڕانی ئەو بوارە و شەقامی تورکیا لێکەوتوێتەوە. بەو پێی لافاوەکە لە ئەنجامیکردنەوەی دەرگای یەکێک لە بەنداوە گەورەکانی باکوورەوە دروست بووە کە هێشتا نازانرێت بۆچی دەرگاکەی کراوەتەوە. ئێستا و بۆ جارێکی تر تورکیا دەستەوەستان ماوەتەوە و ناتوانێت هیچ کارێک بکات بۆ کۆتایی هێنان بە لافاوەکە و ڕزگارکردنی ئابوووریەکەی لە زیان و لە ناوچوون بەهۆی لافاوەکەوە. چاودێران دەڵێن ئەگەر ئاگرەکەی تورکیا ئابووری ئەو وڵاتی تا ئەستی نیوە زیانمەد کرد بێت و وەک ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاند تورکیا 100 ساڵی بوێت بۆ ڕاستکردنەوەی زیانەکانی ئاگرەکە ئەوە تورکیا ساڵانێکی زۆری دەوێت تا ئاساوارەکانی لافاوەکەی بەسەرەوە نەمێنێت. ئەگەر دەسەڵاتدارانی ئەو وڵاتە بەلێزانیەوە مامەڵە لەگەڵ ئەو دۆخە نوێ نەکەن پێدەچێت ئەم ڕووداوانە ببنە کۆتایی دەسەڵات و ئیدی وڵات کەسێکی تری پێویست بێت کە بتوانێت لە کاتی قەیرانە گەورەکاندا مامەڵی دروست بکات.